سڵاتان لەبێتوم کاتتان باش هەڵبەت لە دوای هەڵبژاردنە پەرلەمانەکەی عێراق کە لە مانگی دەی ساڵی ڕابردوودا ئەنجامدرا کۆمەڵێک کێشەی سیاسی ڕووی لە عێراق و ناوچەکە کرد بەگشتی هەڵبەت لە ئێستادا بابەتی گەرم و بابەتی گرنگ لە نێو میدیا و لە نێو دانیشتوانی عێراقدا بابەتی پێکێنانی حکوومەتی عێراق و پرسی سەرۆک کۆمارە سەبارەت بەم بابەتاوە هەندێک کێشە و گرفت کە لە ئێستادا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و بەشداریکردنی هێزە سیاسی کوردیەکان لە حکوومەتی عێراقدا من دەمەوێت لەگەڵ سۆران عومەر قسە بکەم و ڕای کۆمەڵی دادگەری بزانم سەبارەت بۆ بابەتە کاک سۆران سڵاو لە یۆش کاک سۆران ئەگەر پێم بڵێ دەوترێت دوای جەژن ڕووداوی گەورە ڕوودەدات کە پێکێنانی حکوومەتی عێراقی ئەنجام دەدرێت سەبارەت بەم پرسە ئەگەر زانیاریت لەبەردەست بەڵێ طبعاً وادەی پێکێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڕاستی لە وادەی دەستوری تێپەڕیوە و ئێستا ئاستەنگی زۆرە بوو لە بەردەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار و لە پاش ئەویش دیاریکردنی کوتلەی گەورەترین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەسەورەکرێ هەندێک گۆڕانکاری لە هاوپەیمانێتیەکان و ئاڵوگۆڕ لە نێوان لایەنەکانە دروست ببێ بەمانای ئەوەی ڕەنگە سوننەکان ئێستا گۆڕانکاری لە هەڵوێستیانە چاوەڕوان کراو بێت بە تایبەتتر دوای ئەوەی کە ئێستا سەرۆکی پەرلەمانی عێراق بە سەردانێکی ڕەسمی چۆتە کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکا پێشتر هەڵوێستی بە جۆرێک بوو کە ئەم سەردانە ڕەسمیە هەڵوەشێنرایەوە یاخود دواخرا تەدەخولی هەرێمایەتی زۆرە لە پێکهێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە بەشێکی تری پەیوەندی بە ناکۆکی نێوان ئیتاری تەنسیقی کە کوتلەی شیعەیە لەگەڵ تەیاری سەدرریە ئەوان پێیان وایە ئەبێ کوتلەی زۆرینە لە نێوان هەموو شیعەکانە بە تەیاری سەدریشەوە پێک بهێنرێ چکە ئەوان وا بیرەکەنەوەڵێن بۆچی سوننە حەجمی خۆی دیاری کردو هەمویانەڵێن ئێمە سوننە ئەوەندەین کوردەڵێ ئەوەندەین ئەبێ شیعەش حەجمی کۆی خۆیان بە کوتلەی ئەکبەرەزانن ئەوە دیاری بکەن ئەمێنێتەوە پاشی جەژن ئەو ماوەیە کە موقتەدا سەدر داینا بۆ ئەوەی ئیتاری تەنسیقی هەوڵی خۆی بدا بۆ پێکێنانی حکوومەت بەڵام دیارە ئیتاریش پێی وایە بەبێ کوتلەی سەدر ناتوانێ حکوومەتێ پێک بهێنێ کە زەمانی مانەوە و بەردەوامی هەبێ ئەوە ژێکێکە لە گرفتەکان پێت وایە هێزە سیاسی کوردیەکان بەشداری لە پێکهێنانی حکوومەتی عێراق دەکەن هێزە کوردیەکان من پێم وایە کێتی و پارتی بە دڵنیاییەوە بەڵام نەمزانی و هێزەکانی تر بەشداری ناکەین هەڵبەت بەڕوونی دیارە کە ململانێ هەیە لە نێوان یەکێتی و پارتی لەسەر پرسی سەرۆک کۆمار دیارە ئەم ململانێ بەڕوونی دیارە و لە ئێستاشدا باز لەوە دەکرێت کە ململانێ ئەقلیمیش هەیە لە نێوانیاندا سەبارەت بەم بابەتە تۆ چی دەڵێیت تەوان جێی داخە کە بەوە گەیشت ئێستا نێوخۆی هەرێمی کوردستان دۆخی حکومڕانی گوزەرانی خەڵک لەو پەڕی خراپیایە لەگەڵ ئەوە کە ئێمە دەبوو بیر لەوە بکەینەوە بچین لە بەغدا مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان تەحقیق بکەین و شایستە دارایەکانی خەڵک بێنینەوە بۆ ئەم دۆخە خراپە ئەوە تا دەبینی ناکۆکی لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار پێم وایە هەموو سنوورێکی تێپەڕاندووە و بۆتە هۆی لێکترازانێکی گەورە کە ئەمە تەسەورەکەم لە پاش نزیکبوونەوەی نێوماڵی شیعە ئەو ئاستەنگەش تێبپەڕێجا بە هەر جۆرێک بێت ئەمە لە بەغداد بەم شێوازە ناکۆکی و ململانێ هەیە لە نێوانی کێتی و پاردیدا ئەی لە هەرێمی کوردستان ئەو ململانەیە چییە لە نێوانی کێتی و پاردیدا کە لە ئێسادا بەڕوونی دیارە هەڵبەت هەر درێژکراوەی ڕابردووە یەکێتی و پارتی تەنها لە بەشکردنی داهاتە ناکۆکییان بۆ دروستە بێ ئەگەرنا لە هەموو شتەکانی ترا کۆکن ئەنجامی هەڵبژاردن بە تەزویرەوە قوبوڵیان کردووە تیان پەڕاندووە حکومڕانێتیەکی خراپی هەرێمی کوردستانیان پێکەوە کردووە بەڵام ڕەنگە ئێستا پارەی نەوت زۆرتر بێ لەولا
داهات لەم لا کەمتر بێ ئەو ناکۆکیانەی هێناوەتە پێشەوە. لێسادا باز لە سزادانی سلێمانی دەکرێت بەهۆی ئەو کێشانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرۆ بە تایبەت سلێمانی باز لەوە دەکەن کە سلێمانی سزا درراوە. ڕای کۆمەڵی دادگەری چیە لەم بابەتەیە؟ ئایا سلێمانی سزا درراوە؟ من پێم وایە نەک سلێمانی هەموو کوردستان سزا دراوە. جا ئەوەی هاوار ناکا بڵێ سزا دراوم جیاوازە لەوەی هاوارەکە. ئەم حکومڕانیەتی کە لە هەرێمی کوردستانەیە لە سنوورەکانی زاخۆ تاک و خانەقین خەڵک هەمووی معاناتی هەیە. جا لە شوێنێک کەمتر زیاتر هەموو خەڵکی کوردستان سزا دراوە، هەموو شار و شارۆچکەکان سزا دراوە. ئەم حکومڕانیەتی ئێستا لە سلێمانی و هەولێر و دوهۆکە کرێ خراپترین جۆری حکومڕانیە کە من لە خراپیە وەسفی بۆ نادۆزمەوە. ڕەنگە پێشتر وەسفم کردوێ بەس ئێستا وەسفێکی نوێم نییە بۆ خراپی ئەم حکومڕانیە کە خەڵک هەر هەمووی معاناتێتی خەڵک هەمووی نەبووە. ئەوەی کە برسیەتی لە سایم حکومڕانیا برسی بووە، ئەوەی کە سەرمایەدارە لە سایم حکومڕانیا تووشی سەرانە و بلۆکردنی پارەکانی و ڕێگری لە ئیشەکانی بووە. یعنی هیچ کەس نییە لەم کۆمەڵگەی ئێمە سزا نەدرابێ و کێشەی نەبێ. بەڵام لێسادا بەڕوونی بە سلێمانی و سنووری سلێمانی و دیارەچکە ڕاپەڕین و دەبەری ڕاپەڕین و هەڵەبجەش کەوتونەتە ئەم چوارچیەوەی ئەم سزادانەوە. ئایا کۆمەڵی دادگەری هیچ هەوڵێکی داوە سەبارەت بە پارێزگای سلێمانی وەک دەبینین لێسادا موچەی فەرمانبەران لەم سنوورەدا بە تایبەت بەڕێوەبەرایەتیەکان بەشێکی زۆریان موچیان وەرنەگرتووە لە کاتێکدا کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان موچەدا بەشکراوە؟ خۆی ئەمە فراکسیۆنی پەرلەمانیمان لە پەرلەمانی کوردستان سەرڕای ئەو دۆخە خراپەی کە پەرلەمانیشی تایەوە توانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان ئێستا پەرلەمانی کوردستان بە بێدەنگی پەک خراوە، چکە ناتوانێت یاسا دەرکە و ناتوانێت چاودێری بکە و ناشتوانێت کۆبوونەوەیکی ئاسایی بکە. ئەرکی ئەوانە کە چاودێری ئەم حکومڕانیەتی خراپە بکەن لە سلێمانی و لە هەولێر. بەڵام دەمێکە نایەکسانی یا نادادگەری لە دابەشکردنی جۆرێک لە داهاتەکان بە تایبەت ئێمە لە سنووری سلێمانی کێڵگەیەکی زۆری نەوتیمان هەیە، بەڵام وەبەرهێنانی تیان نەکراوە، زیاتر وەبەرهێنان لە دەڤەری ئەولا کراوە. گوایە ئەولا داهاتی زیاترە و داهاتی نەوتی زۆرترە و بەشی کەمی دەگەڕێتەوە. بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی کە دەسەڵاتی زیاترە بەرپرسیارەتی زیاترە لەم ناوچەیە و بێ ئەو وەڵامیەوە بداتەوە میکە ئێستا دەگوزارێ لە سەر شەقامەکان زبڵ ناتوانرێ کۆ بکرێتەوە، موچەنیە و بانقەکان پارەیتیانە. حکوومەت بە دەرەجەیەک بەرپرسیارە و جێگری سەرۆکی حکوومەت ئەتوانم بڵێم سەرۆکی حکوومەتی ئەم ناوچەیە ئەو بەرپرسیارە دەبێ وەڵامیەوە بداتەوە مە چیە دەگوزارێت لێرە. ئەگەر هەولێرە با بە خەڵکی بڵێن، ئەگەر هەولێریش نییە بۆ ئەم دۆخەیان لە سلێمانی دروست کردووە و ئەگەر شەریکی شن و پێکە و خەڵکیان مەشغوڵ کردووە خۆ فعلەن ئەوە 30 ساڵە خەڵک بازیەوەدا و ململانیانە لەولاوە. بەڵام دوجار من پێم وایە کۆکن لەسەر دەستکەوت و داهات. کاکسۆران دەمەوێت جیاواز لەوانە پرسیاری ئەوە بکەم کە لە ماوەی ڕابردوودا هەڵبەت بە دیاریکراوی لە مانگی ڕابردوودا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هەوڵیدا کە ئۆپۆزیسیۆن یەک بخاتەوە لەگەڵ هەم کۆمەڵی دادگەری و هەم یەکگرتووی ئیسلامیشدا کۆبەوە تاوەکو بتوانن قتابێکی یەکگرتووی ئۆپۆزیسیۆنی هەبێت. ئەم هەوڵانە بەکوێ گەیشتووە؟ من هەر لە ڕاگەیاندنەوە هەوڵانم بیستووە، بەڵام لە ئێستەیە باوەڕی تەواوم بەوە هەیە کە ئۆپۆزیسیۆنی کاریگەر و حەقیقی لە هەرێمی کوردستان لە پاشەکشە و لاوازیەکی زۆر گەورایە. ڕەنگە دۆخی خەڵک چەند خراپە دۆخی ئۆپۆزیسیۆن بوونیش لە هەرێمی کوردستانە بە هەموو ئەو فیعانی کە ناڕەزایەتیان هەیە بەشدارن لە ناڕەزایەتیە بە هەمان شێوە خراپە. بەشێکی ئەو خراپیەی ئۆپۆزیسیۆن بوون بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە دەسەڵاتێکمان هەیە هیچ جۆرە ناڕەزایەتیەکی مەدەنی نەگوێ لێ ئەگرێ نە کاریگەری لێەکە. ئەمەش خراپە، چکە ئێمە ئێستا بەرەوە ئەوە ڕووین کە خەڵک و ناڕەزایەتی و ئۆپۆزیسیۆن بوون سەر لە شوێنی ترەوە دەرکا کە ئەمە بۆ دۆخی هەرێمی کوردستان ڕەنگە پێویست بێ، بەڵام نەتیجەکەی بۆ ئەوان زۆر خراپە بێ.
هەڵبەت لە ئێستادا جیا لەو پرسانە بابەتی دوو ئیدارەیش هەیە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە لە دوای ئەوە دێت بۆ نمونە کاتێک کە کێشە و ململانی هەیە لە نێوانی کێتی و پارتیدا ڕاستەوخۆ لە میدیاکانەوە کێشەکان تونتر دەبێتەوە لە بەروی هێرش دەکەنە سەر یەکتری کاتێک کە ئەمەش ڕوودەدات یەکسەر پرسی دوو ئیدارەی دێتەوە نێو باسەکان و دەوترێت دوو ئیدارەی ڕوودەداتەوە ئەم بابەتە تا چەند کاریگەری هەیە و تا چەند ڕاستەکە ئایا لە ئێستادا دوو ئیداری هەیە خود تەنها قسە و دەنگۆیە ئێمە هەمیشە دوو ئیدارە بووە بەڵام ئەم دوو ئیدارە مامەڵەیان پێکەوە باشتر بوو ئێستا مامەڵەیان پێکەوە خراپە بە تایبەت ئێستا خراپی مامەڵەی ئەم دوو ئیدارەیە بە جۆرێکە ئەگەر تۆ کۆمپانیایەکت هەبێ لە سنووری سلێمانی یان کارگەیەکت هەبێ مەوادەکەی لە سنووری شوێنێکی ترەوە داخڵ بکەی ئەبێ گومرگ لێرە بدەی گینان نایڵن مەوادەکەت بەیراتێ بپەڕێ بە کورتی بۆ نمونەگەر تۆ کارگەیەکت هەبێ لە هەولێر مەوادەکەی لە باشماخەوە داخڵ بکەیت و گومرگ لە باشماغ بدەی بیبەی بۆ هەولێر ڕەنگە لە بازگەی ئەولا ئاستەنگە بۆ دروستکەن بڵێن گومرگ لێرە نەداوە یان لە ئیبراهیم خەلیلەوە مەوادە بۆ کارگەکەت داخڵ بکەی لە سلێمانی ئەگەر گومرگ لە ئیبراهیم خەلیل بدەی لێرە کێشت بۆ دروستەکەن ئەڵێن تۆ گومرگ لێرە نەداوە دوو ئیدارەی یعنی چی دوو پۆلیس دوو ئاسایش دوو دەستگای ئەمنی دوو قاسەی خراپی جیاد هەموو شتێک دوو ئیدارەیە بەڵام ئەم دوو ئیدارەیە لە ڕابردووە مامەڵەی باش بووە پێکەوە ئێستا مامەڵەی تێک چووە باجەکەشی خەڵکەی دات سپاس